ئەوە ڕۆشتی ئینسانی مسلمانە بەڕێزانم. ئەوە حاڵی بوونە لە مانا و مەبەستی ئیسلامەتی و عیبادەتی خودای پەروەردگار. سەلاح الدین ئەیوبی لە کاتێکدا کە قودس ڕزگار دەکات، ڕۆژێکیان پیاوێکی پیری مەسیحی پێی دەگات لە ڕێگادا، دەفەرمێ قوربان بۆچی لە کاتی شەڕدا، لە کاتێکدا کە ئەوانەی کە لە بەرامبەری تۆدا شەڕیان دەکرد کە منداڵ و پیر و پەککەوتەیان کوشت و ئافرەتیان دەکوشت، بۆچی ئەتۆ کە سەرکەوتی ئاوات نەکرد و منداڵ و پیر و پەککەوتت نەکوشت، خەڵکی مەدەنیت نەکوشت، وەکو ئەوڕۆ جوولەکە لە بەرامبەر مسلماناندا و لە بەرامبەر مسلمانی فەڵەستیندا دەیکات، بە هەزاران خەڵکی مەدەنی و بێتاوان دەکوژێت. گوتی کاکە من دینەکەم ڕێگام پێ نادا کە ئەوە بکەم، دینەکەم فێری ڕەحم و بەزەیی کردومە و فێری چاکەکاری کردوم. پیاوە مەسیحیەکە گوتی جا قوربان ئەوان لە بەرامبەری ئێوەدا ئاوا بوون، ئاوایان کرد، ئایا ئەو دینە فێرت دەکا کە تۆ ئاوا لە بەرامبەری ئەواندا بجوڵێەوە و چاکەکاربی؟ فەرمووی بەڵێ ئەو دینە فێری ئیحسان و چاکەکاری و ڕەحم و بەزەیی کردوم. ئەو دینە قەدەغەی کردووە کە ئینسانی مەدەنی بکوژرێت، ئینسانێک کە شەڕ ناکات، ئافرەتێک، منداڵێک، پیر و پەککەوتێک کە لە ماڵەوە و بێتاوانە نابێ بکوژرێت، ئەو دینەی ئێمە قەدەغەی کردووە. ئەو پیاوە مەسیحیە گوتی بەڕاستی ئەو دینە باشترین دینە، هەر کەسێک خاوەنی ئەو دینە بێت بەڕاستی دەبێ هەمیشە بەرزی ڕابگرێت، نابێ هیچ شتێکی بەسەردا بەرز بکاتەوە، بەڕاستی ئەوە چاکترین دینە. بۆیە ئەو پیاوە مەسیحیە مسلمان دەبێت قەومەکەی و ماڵ و منداڵەکەی و هەروەها عەشیرەتەکەی و زۆرێک لەگەڵیدا لەگەڵ ئەو پیاوەدا مسلمان دەبن.